بلی تماشاوانان هشام مشاری ام بردوام کن ایرشین ایرانی بو سر حولیری کار بدانین و یه نافقی لی هر وها ناف دولتی دکتر محمد جنابی ما مستعیزان نگاهی و شار زاری سیاست ناف دولتی میوانی منه بخیر هاتی بریز جنابی بریز جنابی دست بکی ده تخواستم بزانم یعنی ایرشین سر حولیری لآلی دن سروریا عراق نرخاندنا تاگر بکرم. مساء الخير تحياتي لكم. والله شوتان باش به زور سپاس بۆ ئێوە بینەرانی کوردستان 24 بێگومان ئەوەی کە ئێران کردوێتی لە هێرشکردنە سەر هەولێر سەروەریەکی زۆر ئاشکرای بۆ یەخ پێشرکاریەکی زۆر ئاشکرای بۆ سەر سەروەری عراق ئەمە کردەوەیەکی دژمنکارانەی لەسەر ئاستی جیهان ئیدانە کراوە بەسەر کۆنەی کراوە ئاماژەی ئەوەیە کە ئێران نایەوێت ناوچەکە ناوچەیەکی سەقامگیر بێت من لە هەمان کاتدا پێم وایە ئێرانیەکان بەم کردەوەیە دەیانەوێت کە بەرەی جەنگی غەزان فراوان بکەن ئەو شەڕی ئێستا لە غەزە ڕوودەسەرەوەی ئەوەی کە حکوومەتی فیدراڵی زەختی لەوە کردوێتەوە کە پێویستە عراق لەوە بە دوور بگیرێت بەلکێشی مەیدانی جەنگ بکرێت بەڵام ئێمە تێبینی ئەوە دەکەین کە ئێران دەست پێشخەری دەکات وە پشتیوانی ئەوە دەکات کە ئاسایش و سەقامگیری عراق تێک بچێت لە ڕێگەی ئەم کردەوە ڕاستەوخۆ دژمنکارانەی تەنانەت لە ڕێگەی ئەو میلیشیانەی کە سەر بە ئێران و لایەن ئێرانەوە پارەدار دەکرێن لە نێوخاکی عراقدا ئەمە جاری یەکەم نییە کە ئێران کارێکی وا دەکات ئەمە جاری یەکەم نییە کە ئێران هەرێمی کوردستان بە ئامانج دەکات لە ڕێگەی پاساوی بێبنەما و هەروەها درۆی ناڕاست کە هیچ بنەمایەکیان نییە و ڕاگەیەندراوە حکومیەکان لەسەر ئاستی حکوومەتی فیدراڵی و هەرێمی کوردستان زەختیان لەوە کردوێتەوە کە ئەوەی ئێران دەیڵێت دوورە لە ڕاستیەوە و هیچ بنەمایەکی نییە بۆیە من پێم وایە پێویستە هەڵوێستەکان بەرپرسیارە نەبن و حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێم هەوڵ بدەن ئاسایشی نیشتیمانی عراق بپارێزن و ئێران ناچار بکەن لەوەی مامەڵ لەگەڵ عراق بکات وەک وڵاتی خەڵکی سەروەری جنابی نها مثل عراق و ایران gelek peyman be hebû dureyê zekirne û îran va peymanan bin pêyî dike cî bi cî nake yani diviyekî û rêza serweriya Iraqê ku îran li Iraqê digirê çawa dibe طبعا هذه نقطة مهمة. بەدڵنیایە ئەمە خاڵێکی زۆر گرنگە و ئێمە پێویستە باسی بکەین ئێران و عراق ڕێکەوتنێکی ئەمنیان کردووە بۆ کۆنتڕۆلکردنی سنوور لەگەڵ یەکتر ئەم ڕێکەوتنەوە لایەنی عراقی بە شێوەیەکی ڕەها پێوە پابند بۆ حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوی پابند بوونە بەم ڕێکەوتنە وهروەها هاریکاری گەورەی ڕێکەوتنەکەیان کردو بۆ ئەم دۆسیە کۆتایی پێبێت لە بەرامبەردا لە ئەیلولی ساڵی ڕابردوو لە کاتی سەردانەکەی بەڕێز فواد حوسێن بۆ تاران لەوێ وەک وەزیری دەرەوەی عراق جەختی لەوە کردەوە کە عراق پابەندی تەواوی خۆی بەم ڕێکەوتنە جێبەجێ کردووە و هەرچی لەسەر عراق ببێت کردوبێتی وە هیچ داواکاریەکی زێدەی ئێران نەماوەتەوە کە عراق جێبەجێ نەکردبێت بەر لەوەی کە ئەم ڕێکەوتنە کە تازە بوو هێشتا نوێ بوو ئێران دەستی بە هێرشەکانی کردەوە ئێمە بینیمان کە کاردانەوە فەرمیەکان دوای هێرشکردنە سەر هەولێر و هەرێمی کوردستان لە بەرامبەردا بەڕێز وەزیری بەرگری سابت عەباسی وەزیری بەرگری عراق گوتی کە پێویستە ئێمە پێداچوونەوە بەو ڕێکەوتنە ئەمنیەی نێوان عراق و ئێران بکەین چونکە ئێران پابەندی سەروەری عراق نییە بۆیە لە نێواندان پێدانانی وەزیری بەرگری عراق وەروە وەزیری دەرەوە کە دەڵێ ئێمە پێویستە پابەندین وەکو عراق بەو ڕێکەوتنەوە لە نێوان پێشەکردنی سەروەری عراق من پێم وایە حکوومەتی عراقی لە بەردەم داواکاریەکی زۆر گرنگدا ئەو داواکاریە پەیوەستە بە پێداچوونەوە بە پابەندەکانی عراق لە بەرامبەر تاران بۆ ئەوە ئێران ناچار بکەن کە بڕیار بەدەستانی ئێران ناچار بکەن کە ڕێز لە سەروەری عراق بگرن بابەتێکی زۆر گرنگ هەیە هەڵوێستە فەرمیەکانی حکوومەتی عراق و ئەوانەی کە لە وەزارەتی دەرەوەی عراقەوە دەرچوون و هەروەها تۆمارکردنی سکاڵە لە ئەنجومەنی ئاسایش من پێم وایە کە ئەمە تەنیا پشتگیریەکی هەرێمی کوردستانی نییە بەڵکو لەسەر ئاستی نێودەوڵەتی تەنانەت لەسەر ئاستی عراقیش تەواوی پارێزگاکانی عراق دەستکەکەی مهەنەت زانێ مەسەلە چەرچەوەیە هەماهەنگی جڤینێکی وێ هەبوو داخویان یەک دەرخست قەت لەسەری ڕیشا هەولێری قسە نەکرد yani ev yek ji bo raya giştiya Kurdî gelek balkêştê ti çawa denirkê
صحيح وليس فقط بەڵێ ڕاستە ئەمە تەنیا پەیوەندی بە ڕای گشتی هەرێمی کوردستانەوە نییە بە تەنیا تەنانەت هێزە نیشتیمانیەکانی عێراق و هەروەها هێزە تازە پێگەیشتەکان لە پرۆسەی سیاسی عێراق لە تیشرینیەکان لە پارێزگا ئازادکراوەکانی عێراق هەمومان ئەوە دەزانین کە چوارچێوەی هەماهەنگی هێزەکان چوارچێوەی هەماهەنگی و باڵە سەربازیەکانی ئەوان چەندە پابەندن بە ئێران و چەندەسان بە ئێرانن تەنانەت لەسەر ئاستی میدیا عەرەبیش بینیمان کە ئەوەنە پەیوەندیان بە چوارچێوەی هەماهەنگیان هەیە بەرگری لەو هێرشە دەکەن کە کراوەتە سەر هەرێمی کوردستان و هەولێر ئەمە ڕاستیەکەی کێشەیەکی زۆر گەورەیە بۆ عێراق بە شێوەیەکی گشتی و کە من پێم وایە ئەگەر تەنیا لەسەر ئاستی میدیایی باسی بکەین دەستەی ڕاگەیاندنی فیدراڵی ئەرکی بوو کە ڕێگری لەم جۆرە گوتارانە بکات کە دەبێتە هۆکاری تێکچوونی سەقامگیری ئاسایشی عێراق و تێکچوونی ئەو سەقامگیری و ئاسایشە بۆ ئێمە وا ڕاهاتوین کە گوێمان لەو دەنگە نەشازانە بێت کە لە ڕاگەیاندن یاخود ئەو کەسانی دەنووسن لەسەر ئەم بابەتانە تەنانەت میدیاکارەکانیش کە سەر بە چوارچێوەی هەماهەنگین و تەنانەت سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگیش بەرژەوەندی ئێران پێش بەرژەوەندی عێراق و پێش ئاسایشی نیشتیمانی عێراق دەکەن ئەمە واقعی ئێمەیە بەداخەوە بەشێکە لە لاوازی حکوومەتی عێراق و عێراق بەڵام پێم وایە لەسەر ئاستی فەرمی گوتارێکە تەواو جیاواز بوو گوتارێکی باش بوو بۆیە من دەڵێم دەکرێت کە حکوومەتی عێراقی بەو ئاراستەیە بچێت کە هەنگاوی دیکە بنێت هەنگاوی جدیتر بنێت و هەروەها ڕێکاری تونتر بگرێتە بەر لە بەرامبەر ئێران لە ڕێگەی ئامرازە جیاوازەکانی بەردەستی و پێم وایە کارتی ئابووری و کارتی دراو کارتی زۆر گرنگن بەدەست حکوومەتی عێراق بۆ فشار لەسەر ئێران دروست بکەن و ناچاری بکەن بە گوێرەی سەروەری عێراق مامەڵە gelek balkêşe birêz cenabî niha wekî ku bertekên cîhanî bertekên navnetivî reaksiyonê navnetivî Amerîka Fransa Brîtanya gelek welat tu dizanî bertekên ku wan nîşanda piştgiriya ku wan bo Herêma Kurdistanê nîşanda Kurd ji Bexdayê ew yek nebihîst fermo tu çawa يعني المؤسف في هذا الصدد بەڵێ جێگەی داخە تەنانەت چەند کاتژمێرێک پێش ئێستا ئێمە گوێمان لە ڕاگەندراوەکەی یۆنامی بوو سەبارەت بە مەترسی بارودۆخی ئەو هێرشان و کاریگەری بارودۆخی هەرێمی لەسەر هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتی بەڵام من بە گشتی پێم وایە کە پشتگیری نێودەوڵەتی کە ئێمە بیستیمان لە وڵاتە زلهێزەکانی جیهان نابێتە هۆی ڕێگریکردن لە ئێران لە وای سەروەری هەرێمی کوردستان و عێراق پێشێل بکات و هەرێمی کوردستان بە ئامانج بکات پێم وایە پێداگیری ئێران لەسەر بە ئامانجگرتنی هەولێر و بە شێوەیەکی بەردەوام بچکەمە کاری یەکەم زاری ئێران نییە ئەمە نیشانەی بێتوانایی و نەکاری ئێرانە بۆ ئێران و میلیشەکانی بۆ کۆنتڕۆلکردنی هەرێمی کوردستان ئێمە ئەگەر بێت و لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە لە دیدگایەک لە دەرەوەی هەرێمی کوردستانەوە قسە بکەین وەکو عێراق زۆرێک لە باوەڕی هەیە لەلایەن نخبەی نیشتیمانی ئەوان پێیان وەیە کە ئەم بە ئامانجگرتنە بەردەوامەی ئێران هۆکاری ئەوەیە کە ئێران ناتوانێت بۆ خۆی میلیشەکانی دەست بەسەر هەرێمی کوردستاندا بگرن و ئەوان دەڵێن کە هەرێمی کوردستان تاکە ناوچەیە هێشتا لە دەرەوەی دەسەڵاتی ئێران و کۆنتڕۆلی ئێرانە لە نێو عێراقدا ئەمە ئەو کێشەیە کە لە بەرامبەر ئێراندا و هەولێر بازی ئەم شتە دەدات لە ڕێگەی ئەو هێرشانەی ئێران بەردەوام دەیکاتە سەر هەرێمی کوردستان بەڵام ئێمە دەڵێن دەستورێکی فیدراڵی هەیە ئەم دەستورە لە سەروی هەموو شتێکە نوێنەرایەتی حکوومەتی فیدراڵی دەکات پێویستە کە سەروەری نیشتیمانی عێراق بپارێزرێ ئەمنی عێراق و سەقامگیری ناوچەکە پارێزرێت ئەوەی دەکرێت ئەو هێرشانی دەکردنە سەر هەرێمی کوردستان دژمنکاریەکی ئاشکرایە بەردەوامی بێدەنگی لە بەرامبەر ئەم هێرشانە عێراق بە دوور ناگرێ و نایپارێزێت لە پەرەسەندنی بەرەکانی شەڕ بە پێچەوانەوە من پێم وایە دەبێتە هۆکاری ئەوەی کە عێراق زیاتر بەخزێتە نێو ململانەی هەرێمی و پەرەسەندنی کێشەکان بۆیە بەغدا پابەندە بەوەی پشتگیری سەقامگیری هەرێمی کوردستان بکات و هەوڵ بدات کە ئەو سکاڵای تۆماری کردو لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی تەواوی بکات ڕێکارەکان جێبەجێ بکات و ئەو کارتانی لە بەردەستێتی لە کارتی بازرگانی و کارتی دراو و هەروەها دۆسیەی وزە کە زۆر گرنگە و عێراق پشتی پێدەبەستێت کە ئەو وزەی لە ئێرانەوە دێت و ئەو گازەی لە ئێرانەوە دێت پێم وایە بەغدا پێویستە ئەم کارتان لە بەرامبەر ئێران بەکاربێنێ و فشار لە ئێران بکات و ناچاری بکات ڕێز لە سەروەری عێراق بگرێت و ئەم هێرشانە وەستێنێت کە بەردەوام دەکرێتە سەر هەرێمی کوردستان کەکمە هەنەت مژارەکە هێشتەرە بژم ڕۆژاک و سوپایە پاسدارانی ڕیشی هەولێری کردی
همان دمێ ێریشی سووریە کرد هەمان دەمێ ێریشی پاکستانی کرد نووسێ پاکستان بەرسڤێکی gelek tunda ئیرانی ئیران پشتی wê لەگەل پاکستانی danûstandin kir got ku em amade ne hevahengiyê li gel Pakistanê bikin tiştê Pakistan dixwaze em cî bi cî bikin lê îran wê rêzê li Iraqê nagire tu çawa dibîne صحيح هذه حقيقة بەڵێ ڕاستە ئەمە شتێکی ڕاستیە ئێمە هەمومان دەیزانین و درکمان پێ کردووە بەداخەوە ئێمە دەخاتە بەرامبەر شەرمێکی زۆرەوە لەسەر ئاستی هەبوونی ئینتیمای نیشتیمانی بۆ خودی عراق ئێران تەنیا لە زمانی هێست تێدەگەت لە زمانی هێرش تێدەگەت لە شۆڕشی ئێرانی کە زیاتر لە 40 ساڵە کراوە ئێمە لەوە تێگەیشتون کە ئێران تەنیا لە زمانی هێز دەگات تەنیا بەهێز لە شتەکان تێدەگەت ئێمە لەگەڵ پاکستان ئەمەمان بینی لەگەڵ وڵاتە زەرهێزەکان ئەمەمان بینی کاتێک ڕوبەڕووی ئێران دەبنەوە تەنیا بەم زمانە تێدەگەت بۆ ئێران ناتوانێت کە شەڕێکی نظامی و بەڕێوەبات بەڵکو هەوڵ دەدات کە گروپی چەکدار دروست بکات میلیشیا دروست بکاتەوە بەو گروپانە هەڕەشە لە وڵاتانی ناوچەکە بکات و شەڕی بریکار بەو گروپانە بکات ئێران تاک و دوا سەربازی خۆی لەو ناوچەیە و ئەوانەی کە سەر بەون و لە ئێرانە پشگیری دەکرێن شەڕ دەکات و شەڕ بەوانە دەکات بۆ ئێران هەرگیز شەڕێکی فەرمی ناکات و ناکەوێتەنێ ئەم شەڕ بەداخەوە لاوازی حکوومەتی عراق و دەوڵەتی عراقی هۆکاری ئەوەیە کە ئێران زێدەڕەوی لە هێرشاکان بکات و هەروەها بەردەوام سەروەری عراق پێشێل بکات و ئەمە پێچەوانەی گوتاری ئێرانیشە تەنانەت زۆر زار ئێران لەسەر زاری بەرپرس و سەرۆکی خۆی ئیبراهیم ڕەیسی دەڵێت کە ئێمە ڕێز لە سەروەری عراق دەگرین بەڵام لە ئەمان کاتدا ئەوان پێشێلی سەقامگیری عراق دەکەن ئەم بارودۆخە لەوە سەرچاوی گرتووە کە دەوڵەتی عراقی دەوڵەتێکی لاوازە و پشتیوانی و هێزی پێویستی نییە ژێرخانێکی پێویستی نییە وەڵامان کاتدا لەوە سەرچاوی گرتووە کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئێران هەوڵی داوە هێزێکی هاوتەریب لە عراق دروست بکە و سوپای عراقی لە بەرامبەر و دامەزراوە فەرمیەکانی عراق لاواز بکات ئەمە مامەڵەی ئێرانە و من پێم وایە ئێستا ئەوەی کە چاندویەتی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا خەلیکە دەیدرێتەوە بەڵام لە هەمان کاتدا ڕاستە کە ئێران خاوەن هەژمونێکی زۆرە لە باغدا و گروپی سەکداری هەیە میلیشیا لەسەر خاچی عراقی هەیە بەڵام پێم وایە ئێران خەڵکی عراقی دۆڕاندووە ئێران کۆمەلگەی شیعی وەکو خەڵک دۆڕاندووە جەماوەری دۆڕاندووە ئەمان تێگەیشتون کە ئێران دەسەڵاتێکی هەیە و چۆن مامەڵە دەکات و تاکو ئێستاش هەوڵ دەدات خۆی لە ژێردەستی میلیشیاکان ڕزگار بکات کە ئێران پێشگیریان دەکات وای بەهۆی ئەم هۆکارانە پێم وایە لەسەر ئاستی ڕای گشتی زۆربەی خەڵک دەسەڵاتی ئێران ڕەت دەکەنەوە سەرکۆنەی هەموو هێرشەکانی ئێران دەکەن بۆ سەر هەرێمی کوردستان و بۆ سەر هەر ناوچەیەکی عراق دکتۆر محەممەد جەنابی کورد ستودیۆتە میوانێمان زۆر سوپاس